جوانترین و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆ شەممە واتە 27 مانگی ڕۆژشەممەی 1400 هەتاوی. لە هەمان حاڵدا ئەمڕۆ 35 ساڵ بەسەر کارەساتی گیانبەخکردنی هاوڕێیانی گوردانی شوانمان دەگەڕێتەوە و کارەساتی هەڵەبجە لە هەمان کاتدا بۆ کۆمەڵەیش ڕووداوێکی دڵتەزێت بوو. لەو ڕووداوەدا 68 کادر و پێشمەرگە و تێکۆشەری ماندووینە ناسی ناوڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستێران لە گوردانی شوان کەوتنە ناو مەیدانی شەڕ و لە کاتێکدا کە کەوتمونە بەرگازی شیمیایی لە شەڕێکی نابەرابر و دەستەویەخەدا لەگەڵ هێزەکانی ڕژیم خوێنیان تێکەڵاو بە خوێنی 5,000 مرۆڤی بێتاوانی شاری هەڵەبجە و دەڤەری شارە زۆر بوو. بۆ ئێمە باشترین ڕێزگرتن لە ئازیزانی گوردانی شوان و هەموو ئەو خۆشەویستانەی لە پێناوی ژیانێکی ئاسوودە و پڕ لە سەربەستی بۆ مرۆڤایەتی گیانیان لەدەستا خەبات و نەسرەوتنە تا بەدەستێنانی سەرکەوتنە. ئەمیشە تەنها بە وەفاداری بەو ئامانج و ڕێبازە دەکرێت کە سەرجەم تێکۆشەرانی ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستێران گیانیان لە پێناویدا بەخت کرد. لە 35مین ساڵ یادی گیانبەخکردنی پێشمەرگەکانی گوردانی شوان ڕێز لە یاد و بیرۆوەری ئازیزانە دەگرین و هەزاران سڵاو و درود دەنێرین بۆ ئەنجامانی بنەماڵەی خۆراگر و سەربەرزەکانیان. ئازیزان بۆ باسی زیاتر لەسەر ئەم بابەتە ئەمڕۆ ئێمە هاوڕێ ئەدیبی وەتەندووس ئەنجامی کومیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵە. هاوڕێ ئەدیبم کاتتان باش و بەخێربێن بۆ بەرنامەیە. زۆر سپاس هاوڕێ گوڵناژی بەڕێز. سڵاوم هەیە بۆ بینەران و بیسەرانی تێڤ کۆمەڵە و سپاسی ئێوەی شەکەم کە کاربەدەستانی کۆمەڵە تێڤێ کە ئەم فرسەتیانە بە من داوە جارێکی تر من لێرەوە ڕێزی بێپایانی خۆم حورمەتی و احترامی بێ ئەوپەڕی خۆم بەنسبەت بیرەوەری عەزیزانی گوردانی شوان و هەروەها 5,000 ئینسانی بێتاوان کە لە هەڵەبجە هەروەک ئێوە وتان لە مقدمە و لە پێشکی وتا قسەکانتانە خوێنیان تێکەڵ بە خوێنی یەک بوو و من هەر لێرەوە جارێکی تر سەری ڕێز و حورمەت دانەوێنم بۆ بنەماڵەی گشت ئەو ئازیزانە گشتیان بەخت کردوانێک کە ئێوە ناوتان بێت چه بە گوردانی شوانەوە چه ئەوانەیە کە لە هەڵەبجە بە بۆمبارانی شیمیایی ڕژیمی باستیا چوون بۆ هەموو خانەوادەکانیان بۆ کەس و کاریان بۆ ئەوانەی کە لەو ڕووداوە بەجێمان بەتایبەت بۆ خانەوادەی بەڕێز و ئازیزی گوردانی شوان بنەماڵەی بەڕێزیان بنەماڵەی خۆڕاگر و ئازیزیان کە بە درێژایی ئەم ساڵانە بەو خەمە قورسەیان هەڵگرت و بە ئێمە دەرسی بردباری و دەرسی تەحملیان لە ڕێگەی مبارزەکەمانە پێ نیشانداوین. زۆر سپاسانەکەم و لە خزمەتتانە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئەدیب. هاوڕێ ئەدیب ماوەی 35 ساڵ بەسەر کارەساتی گیانبەخکردنی هاوڕێیانی گوردانی شوان تێپەر دەبێ. لە تەواوی ئەو ماوەیەدا هەمیشە ئەو ڕووداوە یاد و بیرەوەریەکانی ئەم هاوڕێیانە زیندوو بووە و هەمیشە لە دڵی خەڵکی کوردستان و هەموو شۆڕژگێڕانە ماوەسەوە. هۆکاری ئەو ماندگاریە بەڕای جنابتان چییە؟ بەڵێ بەڕاستی ئەگەر ئێمە چاو لە ڕابردووی خەبات و مبارزەی فداکارانە و هاوڕێیانی ئازیزی گوردانی شوان بکەین چەندین خصوصیەتی بەرجەستە لە ئەوانە لەو کاتا ئابینین کە لە جواب بە پرسیارەکە ئێوەیە بەجێ خۆیەتی کە لەسەر هەر کامی بە چەند کەلیمەیەک ڕابوەستین و باسی ئەو بەرجەستگی و تایبەتمەندیەکانی ئەو هاوڕێ ئازیزانە بکەین و هەم بە گشتی گوردانی شوان. بە بڕوای من هەروەک ئێوە وتان لە پرسیارەکەتانە هۆی ماندگاری و یاداوەری ئەو ئازیزانە بە خۆمان و یادی عەزیزیان کار ساڵ ئێمە دانیشین لەم ڕۆژانە بیریان یاداوەریان لێ دەکەین و ڕێز لە یادی عەزیزیان دەگرین عبارەتە لەوەی کە ئەو هاوڕێیانە نمونەی فەداکاری و ڕەزمەندگی بوون، نمونەی لە خۆبردووی و جەسارەت و بوێری بوون بەرامبەر بە
دژمن ئەوە یەکێ لە خصوصیاتی هەرە بەرجەستەی ئەو هاوڕێیانە جملگی و هەموو ئەو هاوڕێیانە بوو کە گیانی ئازیزیان لە دەستا 35 ساڵ لەمەوبەر لە ڕووداوێکی دەست بەریەخە لەگەڵ لە شەڕێکی نابەرابەر بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئەوان بە درێژایی هەڵسوورانیان ئەو خصوصیەتە وەک ئەو تایبەتمەندیە بەرجەستانەیان دائم لەگەڵ خۆیان پێبوو و بەو بۆنەوە ناوبانگیان هەتا بە ئەمڕۆژ هەر ناوبانگیان لە بواری جەسارەت داکاری لە بواری بەڕۆڕووبوونەوەی بێرانە بەرامبەر بە هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ڕێنیشاندەرە بۆی یەکتر لە خصوصیاتی ئەوان یەکتر لە بەرجەستگی و تایبەتمەندیەکانی ئەوان بەڕاستی کە ئەوانی دەتوانم بڵێم جێگەی ئەزمونە بۆ ئێمە هەتایە پەیوەند و ڕابطەی قوڵی ئەوان لەگەڵ جەماوەری خەڵکی زەحمەتکێشی جنوبی کوردستانە هەموو ئەو ئازیزانە کە گوردانی شوانیان لە نزیکەوە یا هەڵسوورانیان تیابوو لەو دەورانە و یا کەسانێک کە گوردانی شوان لە نزیکەوە و خصوصیەتەکانیان ئەناسن ئەم وتەیە چاک تێرنەوە بیر کە ئەزانن بەڕاستی هاوڕێیانی گوردانی شوان لەو بارەوە دەرسی گەورەیان بۆ ئێمە بەجێهێشتووە زۆر داستانی حەماسی لەو بارەوە هاوڕێیان تعریف دەکەن لە گوردانی شوان ینی ئەو بیرەوەریانێ بیرەوەری ئازیزانیان بۆ ئێمە بەجێهێشتووە ڕابطەی قوڵ و ڕابطەیەکی زۆر سەمیمانە و خۆشەویستانە بەرامبەر لەناو خەڵکە لەناو کۆمەڵانی خەڵکی شار و دێهاتی ئەتراف لە شاری سنە و منتەقەی جنوبی کوردستان لە ژاوەرۆ لە تواو ئەترافی شاری سنە لە خودی شاری سنە بەڕاستی دانەدانە ئەو هاوڕێیانە ئەو ماڵانەیە کە ئەچوون لە جریانی هەڵسوورانیانە هەڵسوورانی سیاسی نظامیانە چالاکیەکانیانە ماڵەکانیان ئەناسی مناڵەکانیان ئەناسی و لە هەمان حاڵە خەڵکی تێکۆشەری جنوبی کوردستان و ئەو ناوچانە کە ئەوان هەڵسوورانیان تیابوو چ بە شاری سنەوە چ بە دەوروبەرەوە ئەوانیش ناوی دانەدانەی هاوڕێیانی گوردانی شوانیان وەکو ڕۆڵەکانی خۆیان ئەزانی بگرە لە مشکلاتی حتا خۆیانە ئەوانیان بەشدار ئەکرد و ئەمان بە ئەو پەڕی دڵسۆزیەوە بە هەست بە مەسئولیەتکردنەوە بەرامبەر بە خەڵک لەو کاتانە کە لە ناویانە بوون لە دێهاتا جەولیانە کرد لە شارە ئەچوون لە شارەکان خەڵک حەشاریانەدان بە دەڕۆژ و 15 ڕۆژ و بگرە مانگ لە ناو شاری سنا تیمەکانیان تیمی شناساییان ئەو هاوڕێیانە بە جەرگە لە ناو خەڵکە هەروەکو ماڵی خۆیان وابوو و ئەمە ئەو پەیوەندە قوڵەیە یەکێکتر لەو تایبەتمەندیانەیە کە هاوڕێیانی گوردانی شوان بە هەموویانەوە هەیان بوو و بۆ ئێمە ئەو دەرسی ئەوەیان بەجێهێشتووە دیسان لە پەیوەندی تەنگان تەنگ و پەیوەندی قوڵ و پەیوەندی سەمیمانە و سادقانە و خەباتکارانە لەگەڵ خەڵکی تێکۆشەری شاری سنە و دەوروبەری یەکتر لە بەرجەستگیەکانی ئەوان یەکتر لە تایبەتمەندیەکانی ئەوان بەڕاستی سووربوونیان بوو لەسەر ئامانج و بیرروبڕوایان بەسەرکەوتن بە حقیقەت ئەوە ئێمە هەر لە ئاکار و لە فعالیت و هەڵسوورانی هاوڕێیانی گوردانی شوانە لە ماوەی لە درێژەی هەڵسووران و چالاکیەکانیانە ئێمە لە دانەدانەی ئەو هاوڕێیانە ئێغراق نییە کە ئەگەر ئەمە باس بکەین کە لە دانەدانەی ئەو هاوڕێیانەی گوردانی شوانە ئەو تایبەتمەندیە بوونی هەبوو بۆیە هاوڕێیان بۆیە ئەتوانم ئەوە بە جورئەتەوە بڵێم کە بوون لە ناو گوردانی شوانە ئفتخار بوو بوون لە ناو گوردانی شوانە شانازی بوو هاوڕێیان ئەتوانم بڵێم بۆ چوونە ناو گوردانی شوان دەست و پێ بە قۆڵی کوردی ئەڵێ ئاواتەخوازی ئەوە بوون کە لە ناو گوردانی شوانە
هەڵسووران بکەن فعالیت بکەن و لەناو ئەو هاوڕێیانە لە تایبەتمەندیەکانی ئەوان دەرسوەر بگرن و ورەی خەباتکارانەی ئەوان بکەن بە ڕێنیشاندەری خۆیان. وە سەرجەم ئەگەر کورتی بکەمەوە بە بڕوای من هاوڕێیانی گوردانی شوان کەسان و تێکۆشەرانێکی بە بیر و بڕوا بوون. یعنی ئێمە ئەوتوانین لەوە کورت و خولاسەی بکەینەوە باوەڕیان بە هێزی جەماوەر بە هێزی خەڵکی زەحمەتکێش کرێ کار و زەحمەتکێش بوو دڵسۆزی ئەوان بوون. ئیمان و باوەڕێکی بێ ئەو پەڕیان بوو بە ئەوەی کە گۆڕانکاری بەدەستی جەماوەری خەڵک ئەنجام ئەبێت و لەو ڕێگا چەکەکەی شانیان و جەسارەتی ئەوان و لێزانینی ئەوان و فەرماندەهی ئەوان و هەموو ئەوانە لەواقع حکایەتی لە ئەو بیر و بڕواایە کە هەڵیان گرت بوو. ینی هاوڕێیانی گوردانی شوان پێشمەرگەهایەکی سیاسی و نظامی و هەموو ئەو جەسارەتی شیانە بە بڕوای من لەو بیر و باوەڕەوە فرێک لە هاوڕێیان تقریبا نەتوانم بڵێم بەشی هەرە زۆریان ئەگەر نەڵێم تەواو گشتیان ئەندامانی حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵە بوون و بە باوەڕیان بە ڕێباز و بە فعالیەت و بە سیاست و بە سیاسەتەکانی کۆمەڵە حیزبی کۆمۆنیستی ئێران بوو کەسانێکی باوەڕمەند بوون و ئەگەر لە هەر ئەمانە ئەم تایبەتمەندیانە کە من ئەرزم کردن ئەوە ئەو شتانەیە کە گوردانی شوانی تا ئەو دەرەجە کە هەمیشە باسی دەکەین یەکێ لە ڕەزمەندەترین و جەسوورترین گوردانەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بوون کە هەر لێرە ئەوەش بڵێم بەڕاستی هەرەوە ئەندازە کە جەسوور و فەداکار و بوێر بوون و دوژمن لیانە ترسا هێزەکانی دوژمن لە ناوی گوردانی شوان ترسیان لێ ئەنیشت بە هەمان ئەندازە و بە هەمان قدرەتەوە مەحبوب و خۆشەویستی ناو کۆمەڵانی خەڵک. ئەوە ئەو بەرجەستگیەیە کە تا بە ئەمڕۆژ وەکو لە پرسیارەکەی ئێوە ماوە بۆ ئێمە بەجێ ماوە دەرسەکانیان و یادە عزیزەکانیان بەو تایبەتمەندی گەلەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئەدیب. هاوڕێ ئەدیب ئێوە باسی ڕەزمەندگی هاوڕێیانی گوردانی شوان لە مەیدانی خەبات و بەرەنگاربوونەوە لەگەڵ دوژمنتان کرد. ئەگەر چاوێت لە واقعیەتکەین ئێستا ئەو خەباتە چەکداریە کە لەو کاتا کە هاوڕێیانی گوردانی شوان و هەروەها گوردانەکانی دیکەی پێشمەرگە بوو ئەوە لە ئارادا نییە بە جۆرێک. بەڕای ئێوە ئەگەر وایە گرنگی ئەو بیرەوەریە و ڕێزگرتن لە ڕابردوو بۆ ئیمڕۆ چییە؟ هۆکارەکەی گرنگیەکەی چییە لە کولە ئەگەر بتانەوێت گرنگی باسکەن؟ لە جوابی ئەو پرسیارەیەوە دەتوانم ئەگەر بە کورتی ئەرزی بکەم بە گشتی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و ئەمڕۆکە ئێمە قسەمان لە ئازیزانی گوردانی شوانە هاوڕێیانی گوردانی شوان هەرگیز پێشمەرگەگەلێک نەبوون کە چەک بۆ ئەوان خۆی لە خۆیان شتێکی مقدەس و پیرۆز بێت خۆی وەکو چەک بەڵکو هەدەفێک کە ئەو چەکە لە خزمەتی بەدیهێنانی ئەو هەدەفا بوو کەروەک لە پرسیارەکەی پێشوا لە جواب بە پرسیارەکەی پێشوا ئەرزم کرد کە عیبارەت بوو لە گەیشتن بە ئازادی بە سوسیالیزم کە هەدەف و باوەڕ و بیر و باوەڕی ئەوان بوو ئەوە بوو کە لە واقعە بمعنایەک ئەتوانم بڵێم کە بەو معنایە ئەوان بە چەک وەکو ئامرازێک وەکو وەسیلەیەک لە خزمەت بەدیهێنانی هەدەفێکی سیاسی پیرۆز ئینسانی کە هەڵیان گرت بوو و پێ وەفادار بوون هەتا ئاخرین ساتەکانی ژیانیان ئەوە بوو کە ئەوانی لە واقعە تایبەتمەندیەک بوو کە بە بڕوای من لە جواب بە پرسیارەکەیەوە چەک نەوەکو خۆی وەکو هەدەفێک بەڵکو چەک لە خزمەتی هەدەفەکەیانە بوو کەوا بێت ڕێزگرتن لە ڕابردووی ئەوان ئێستا هەرچی ببێت ئەو چەکەی کە ئێستا بەشانمانەوە ئێمە و ئەو چەکە کە ئەو کات ئەوان بەدەستیانەوە بوو دروست لە دوو زمانی متەفاوتایە ئەوان کارکردێکی بوو لە دەورانی ئەوانە ئێستا بۆ ئێمە کارکردێکی تری هەیە
هەمان چەکە هەمان وەسیلە و ئامرازە بۆ گەیشتن بە هەمان هەدەف. بەڵام ئەگەر فۆک لە پرسیارەکەی ئەوە هاتووە ئەو ڕۆژانە ئەوان بواریان بوو مەیدانی چالاکی نظامیان بوو و بەرجەستە بوون لەو موردا و هەر وەک لە پرسیارەکەی ئەوەڵی شاوتمان بوێری و شجاعەت و زانایی خۆشیان لەو بوارە بە ئەزمون بۆ ئێمە بەجێهێشتووە. بەڵام تەفاوەتی لە تەک ئەمڕۆی ئێمە ئەوەیە چەک هەمان چەکە بەشانمانەوە، ئەمما ئەگەر بەکاری بێنین یا بەکاری نێنین بەڵام لەواقعە ئامرازێکە بۆ ڕاوەستاوی بۆ پابندبوون بە هەمان ئەهدافێک کە ئەو ئازیزانە ئەو چەکەیان دەشان کردبوو. حەزەکەم هەر لێراوە بڵێم بە چەکوڕەختی ئەو هاوڕێ ئازیزانەوە زۆر کەس لە هاوڕێیانی قدیمی لە بیریانە بە چەکوڕەختەکانیانەوە درشمی بژی سۆسیالیزم، بژی ئازادی و نەخشێنرا بوو و ئەوان نیشانی ئەدا کە هەتا دوایین هەناسەیان بۆ ئامانجە پیرۆزە بە سۆسیالیزم وەکو ڕێگەنەجاتێک بۆ بەشەریەت و بە سیاست و ئەهدافێک کە هەڵیان گرت بوو کە ئەهدافێک بوو لە خزمەت ئینسان و بەرژەوەندی ئینسان و بەرژەوەندی خەڵکی کرێکار و زەحمەتکێشە وەفادار بوون. کەوابێ هەروەک عەرزم کردی چەک مەسئلە کارکردەکەیەتی نەکۆک هەدەف کە تا بە ئەمڕۆژ بەکار بێت یا بەکار نێت هەمان لە خزمەت ئامرازێکە بۆ خزمەت بە هەدەفێکی پیرۆز کە هێزی پێشمەرگەی کۆمەڵا و هێزی پێشمەرگەی کۆمەڵا و لە پێناویە فعالیەتەکە و هەڵسوورانی خۆیەکان. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئەدیب. ئەزانین کە هاوکات 5,000 ئینسان لە شاری هەڵەبجە بوون بە قوربانی بۆمبارانی شیمیایی بەدەستی ڕژیمی باسی عێراق و تەنانەت هاوڕێیان ئێمەش لە کاتی پاشەکشێ و گەڕانەوە و دەربازبوون لە ڕێگەی چۆمی سیروان مەسمون بوون. ئێمە لە هاوچارە نووسبوونی هاوڕێیانی گوردانی شوان لەگەڵ جەماوەری خەڵکی هەڵەبجە چه دەرس و ئەزمونگەلێک دەگرین؟ بەڵێ هەروەک لە ئەوەڵی قسەکانی ئێوەشەوە بە دروست هات ئەم ڕۆژانە بۆ ئێمە بۆ خەڵکی کوردستان تەنها یاداوەری لە دەستانی ئازیزانی گوردانی شوان نەبووە و هەروەک ئێوەش وتان بە دروست و لە پرسیارەکانی شاهات ڕۆژێکی خەمبار و ڕۆژێکی زۆر سەخت و بیرهێنەرەوەی جەنایەتێکی گەورەی دیکتاتۆرەکان و دەوڵەت‌های سەرمایەداری و دژی ئینسانە بە دژی مرۆڤایەتی کە هەروەک ئێوەی شارەتان کرد 5,000 ئینسانی بێتاوان لە هەڵەبجا بە بۆمبارانی شیمیایی لە ناو ئاگری شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراق بوون بە قوربانی. هەروەک ئێوە باستان کرد بەڕاستی ئەوە بە نەزەر من نیشاندەری ئەوەیە کە میلەتی کورد لە هەر جا لە هەر شتێکە هەست لە هەر وڵاتێکا کە بوونی هەیە خەڵکی کورد میلەتی کورد هاوچارە نووسن بەیەکەوە و تێکەڵاوبوونی خوێنی 68 کەس لە ڕۆڵەکانی خەڵکی کورد لە کوردستانی ئێران وەکو هاوڕێیانی عزیزی گوردانی شوان لەگەڵ خوێنی هەزاران ئینسانی بێدفاع لە هەڵەبجە جارێکی تر ئەوەی سەلمان دووە کە میلەتی کورد خەڵکی کورد بەڕاستی هاوچارە نووسن و لە ڕۆژە سەختەکانە و بە تایبەت لە ڕۆژە سەختەکان و ڕۆژی ئەستەمەکانە بەدەم یەکەوە چوون بەهانای یەکەوە چوون یەک چارە نووسیان بووە ئەمیان بۆ ئەو یاکەیان و بۆ خەباتی عادڵانەی ئەو یاکەیان پشتی جبهە بووە یارمەتی دەربووە خەڵکی کورد زۆر ڕووداوی لە چەند ده ساڵی لەمەوبەرە و لە 100 ساڵی ڕابردووە ئێمە لە ڕووداوگەلێکی زۆر گەورە ئەوە بە عەیان ئەبینین ئەوە بە ئاشکرا ئەبینین کە ڕووداوگەلێکی تاریخی کە چووەتە ناو مێژووی مبارزاتی عادڵانەی میلەتی کورد و خەڵکی کوردەوە بۆ
لە پێناو ئەستاندن و دەستەبەرکردنی مافەڕەواکانیانە ئێمە نمونەمان لەو بارەوە زۆر زۆرە کە لە وەرچارخانە تاریخیەکانە لە شەرایەتە ئەستەم و دژوارەکانە خەڵکی ئەم بەش و ئەو بەشی کوردستان لە هەر پارچەیەک کە بوو بێت لە هەر وڵاتێک کە بوونی هەبوو بێ بەدەمیەوە چووە بەهانایەوە چووە بە یارمەتیەوە چووە سۆزی خۆی و هاوچارە نووسی خۆی بە پشتیوانی بە هاتنە شەقام بە پشتگیری نیشان داوە و بە بڕوای من ئەوە ئەزمونێکە کە تا بە ئەمڕۆژ بەردەوامی هەیە لە خەباتی عادڵانەیەکە کە خەڵکی کورد ئەیکات بۆ لابردنی ستەمی نەتەوایەتی بۆ ئەستاندنی مافەکانی خۆی بۆ مافی ژن بۆ مافی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بۆ ئازادی تاکە کەسی بۆ ئازادی چالاکی بۆ ئازادی بیر و بڕوا بۆ بەدەستەوەگرتنی چارەنووسی خۆی هاوچارە نووسە لەو بارەوە یعنی بۆ معنایە ئێمە هەتا بە ئێستاش پشت ئەستور بووین و پشت ئەستور ئەبین بە ئەو هاوسۆزیە کە لە بین بەشە جۆر بە جۆرەکانی خەڵکی کووردا بوونی هەیە. بەڵێ هاوڕێ ئەدیب زۆر سپاس بۆ ئامادەبوونێت من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان لە کۆتاییە قسەیەکتان هەیە کە بچانەوێ بەو توێژەی کە تا ئێستا ئەنجاممانداوە بیکەن فەرموو. زۆر سپاست ئەەکەم بۆ ئەم دەرفەتە و جارێکی تر بۆ ئەوەی کە من بەم دەرفەتەوە توانیم جارێکی تر بە یارمەتی ئێوە ڕێز و سپاسی بێپایانی خۆم بۆ یادی ئازیز و هەرگیز لە بیر نەچووەوەی هاوڕێیانی ئازیزی گوردانی شوان ڕابگەینم و ڕێز و حرمەت و احترامم بۆ بۆ بنەماڵە ئازیز و سەربەرزەکانیان جارێکی تر پێشکەش بکەم و دەستەگوڵی وەفا لە دوورەوە پێشکەشیان بکەم بۆ خۆڕاگری و بۆ تەحملی ئەو هەموو ساڵە کە ئازیزانێک وەکو ئازیزانی گوردانی شوانیان لە دەستا بەڵام بۆ ئێمە هەوێن و مایە و دڵخۆشی بۆ درێژەدانی ڕێگای پیرۆزی جگەرگۆشەکانیان بوون لە دڵی ئێمە کە زیندویان ڕاگرتو. بەڵێ جارێکی تر سپاس بۆ هاوڕێ ئەدیبی خۆشەویست کە لەم بەرنمەیە بەشدار بوو. سپاسانەکەم کە بەشدار بوو. زۆر سپاس بۆ ئێوەش. بەڵێ بینەرانی خۆشەویست دوای ناوبڕێک دەگەڕینەوە بەشی دووەمی بەرنمەکەمان کە لەوێ هاوڕێ محەممەدی ڕەحیمی چالاکی سیاسی و کادری لە مێژینەی جونبشی کۆمۆنیستیمان لەگەڵە. فەرموو ناوبڕێک ببینن دواتر دینەوە لاتە.
خەڵکی ناڕازی و بەتایبەت لاوانی کچ و کۆڕ لە وەڵامی بانگێشتێک کە پێشتر لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاوکرابەوە 3 شەوی تەواو بەکردنەوەی ئاگر و دەربڕینی شای و هەڵپەڕکێ دژ بە ڕژیمی جینایەتکاری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. لە بەشی دووەمی بەرنامەکەماندا هاوڕێ محەممەدی ڕەحیمی چالاکی سیاسی و کادری لە مێژینەی جنبشی کۆمونیستیمان لەگەڵا کە چاوی بخشێن بەسەر ڕووداوەکانی ئەو 3 شەوە لە شارە جۆرەجۆرەکانی کوردستان و ئێران. هاوڕێ محەممەدم کاتتان باش و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕاستەوخۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. درود بۆیەوە بۆ بینەرانی خۆشەویستی بەرنامەکە لە خزمەت. زۆر سپاس. هاوڕێ محەممەد، هەروە لە پێشەکیەکە باسم کرد لە چەند شەوی ڕابردوودا ناڕزایەتیەکان لە شارەکانی کوردستان و ئێران واتە بۆ چوارشەمە سووری بەڕێوە چوو. لە چه بارودۆخێکدا ئەم لاوە شۆڕژگەرانە ئەم ڕێوڕسمانیان بەڕێوە برد؟ ئێمە لە جەرگەی شۆڕشی ژینادا ئەم ساڵ چوارشەمە سووری بەڕێوە چوو. دیارە ڕژیمی جمهوری ئیسلامی بە شێوەیەک جەریاناتی بڵێن سەڵتەنەت خواز بە شێوەیەکی تر ئەیانەوێ کەڵک لەم مەسەلەیە وەربگرن. ڕژیمی جمهوری ئیسلامی بەعام ئەتوانم بڵێم کە ئەوێت باری برینداران و کوژراوان و ئەوانە بە کە پەیوەندی هەیە بە ئەم چەند ڕۆژەوە هی چوارشەمە سووری زۆر زەقی بکاتەوە بۆ ترساندنی بنەماڵەکان بۆ ئەوەی کە کەمتر بگیرە، چۆن لەباری فەلسەفیۆ جمهوری ئیسلامی خۆی لە دژی ئەم بۆنەیە، یعنی چوارشەمە سووری یان نەورۆز یا سێزدە بە دەرکەوت سنەتێکی کۆنی ئێرانی و کوردە و فەلسەفەکە ئەگەڕێتەوە بۆ دۆڕانی مەزهەبی زەرتۆش، ئایینی زەرتۆش و بەو بۆنەوە ڕژیم کە نەیتوانی وەتایەتێ تووشی شکانی بکە و بەری پێ بگرێ لەم 44 ساڵە، ئێستا بە شێوەیەکی تر دێت کە هەوڵ بدات بنەماڵەکان بە شێوەیەک بگرێتە خزمەت بۆ ئەوەی کە منداڵەکان و لاوان کۆنتڕۆڵ بکات و لەلایەکی تریشەوە خۆ دیارە بەرەی ناسیۆنالیستی ئێرانی و ئەوانە کە هەمیشە ئەڵبەت ئەوە بڵێم ئەمانە ئیسلام و ناسیۆنالیزم ئەوە لە بڵێن دەورانی مەشروتەوە کە زەربەیەک درا لە ئیسلام و بۆ سێکولاریزم و بۆ گەل غەیرە مەزهەبی، بیرۆکەی غەیرە مەزهەبی و جیاکردنەوەی دەوڵەت لە مەزهەب و ئەوانە اینجا لە شۆڕشی 57 تا مەزهەب هات و ناسیۆنالیزمی پاشەکشە پێکرد و ڕادێ خۆی داسەپان، بەڵام نەک بە تەواوی، یعنی نەیتوانی کە قوڵگەی بنەماڵەکان بڕوا. مەسەڵەن تەنانەت بۆ حجابی ئیسلامیش نەیتوانێت لە ناو ماڵیشا فەرزی بکات بەسەر هەموو ئەو کەسانە کە لە ناو ئێراندا دەژین. ئێستا دیسان جارێکی تر ئیسلامە کە دووچاری پاشەکشە ئەبێت. ڕژیم نەیتوانی بۆ نمونە مەسەلەی نەورۆز و چوارشەمە سووری و ئەو جۆرە شتانە بە تەواوی لە ناو ببات، بە تەواوی بەری پێ بگرێت. هەرمانەوە تۆزێک لاوازی کردن و خۆت ئەزانیت لە دەوری 10 ساڵ 15 ساڵ ڕابردووەوە ئەم مەراسمانە هەر بەرینتر و بەرینتر و بەرینتر گیراون لەلایەن خەڵکەوە و ڕێزیان لێ گیراوە بەڕێوە چووە و بە شێوەی ملیۆنی، بە شێوەی 100,000 کەس بەشدار بوون لە مەسەڵەن لە مەراسماتی نۆرۆز یا چوارشەمە سووریا لە کوردستان و لە زۆر شوێنی ئێراندا. ئیمساڵ لە چوارچێوەی بە ئیسلاح شۆڕشی ژینادا کە ڕژیم توانیویە بە سەرکوت بە مەسەلەی شیمیایی و ئەوانە کە توانی بۆ شێوەیە کچان هینکات و ئەوانە و خودی ڕژیمە ئێکات هەرچەند خۆی ئەشارێتەوە و دەستی خۆی ڕووناکات کە کاری وەکو عەلی شیمیایی، عەلی حەسەن مەجید کە خەڵکی هەڵەبجەیە کوشت و هەر ئەمڕۆ یا هەر دوێنێ بە ئیسلاح 16 مانگ ساڵە و گەڕی ئەو شتە بووە. ئێستێ ڕژیم بە ئیسلاح لە پشتی چیەوە هەم خۆی بە بەرامبەری نیشان نادا، بەڵام مەسەلەن بەخشی ئۆرژانسی جمهوری ئیسلامی هەوڵ ئەدات کە بڵێت کە هەزاران کەس مەسەڵەن بریندار بوون بە بۆنەی ئەوە کە چون گەنجن لاون اینجا نازان ئەو نارنجەکە دەستیانە چۆنە تەقێن مەسەڵەن
نزیک 600 کەس باس ئەوەیە کە 126 قەتعی عوزو هەیە، ئەمە ئاماری ئەوانە، یا ئەوانەی کە چاویان سەدەمەیدی وە 789 کەسە، ئەوانەی کە سوتاوە لەشیان 504 کەسە، و بەو شێوەیەڵێ زۆرتر لە 2500 کەسەوەی ئاخرین ئامار هەیە لەم چەند ڕۆژە هیچ چوارشەممە سووری ئەو کەسانە بریندار بوون وە 17 کەس کوژراون یانیان لەدەستاوە. تۆ ئەبینی کە بۆ شۆڕشی ژینا لان 6 مانگە ڕژیم هەموو ئامارەکان هەر کەمتر و کەمتر ئەکاتەوە لە جەنایەتەکانی خۆی لە نەکاو بۆ مەسلەی چوارشەممە سووری مەسەڵەن دێنێ بۆ جۆرە بەزدەقی نیشانی ئەدا، زۆر ئاشکرایە کە ئەوێت شتەکە چون لە فەلسەفەی خۆیدا جمهوری ئیسلامی عەلەیهی ئەم شتەیە، چون خۆت دەزانی ئیسلام هاتووە ئێرانی گرتووە مەسەڵەن لە حدود مەسەڵەن 1000 ساڵ لەمەوبەر بڵێین، دقیق ناڵێم ساڵەکەی، لە دژی ئاینی زەردەشت و ساسانیەکانی کە مەسەڵەن شکەستداوە دەوری 900 ساڵ ئەوەی لەمەوبەر مەزهەبی ئەوانە زەرتوشتی بوویتر ئاینی ئێرانیەکان کە ڕاگرتنی ئاورە لە ئاتەشکەدەکانیانە، هەتاکو دیسان نەورۆزێکی تر کە بەربڵاو بەگیرێ هەموو میلەت ئاور دەکەنەوە لە دەوری هەڵەپەڕم و شایی ئەەکەن، یا مەسەڵەن بۆ چوارشەممە سووری ئەو ئاینا چێتە قەلبی ئەو شتە هەرچەنەمە لە قوڵگەی خەڵکەوە هاتووە، بۆیە تا ئێستش ئەم چەند هەزار ساڵە مەسەڵەن چیرۆکی کاوەی ئاسنگەر ماوەتەوە، چونکو خۆت دەزانی ئەم شتانە کە ئەمێنێتەوە لە ناو دڵی خەڵکدا بۆ دەسەڵاتداران و شاکان و ئەوانە مانایەکی هەیە، بۆ خەڵک مانایەکی تری هەیە، بۆ خەڵک ئازادی تیابین، گەیشتن بە ئازادی، کاڵێ سووری ئاورەکە بۆ من و زەردی من بۆ تۆ ئازادی لەوە بینێ لەو ڕەنگە سوورا لە بەرامبەر تاریکیەوە، لە حاڵێکدا بۆ ئەوان گەیشتن و بە دەسەڵاتی خۆیان. کەواتە ئەم ساڵ تایبەتمەندیەکەی ئەوەیە کە هاوکاتە لەگەڵ مەسەلەی شۆڕشی ژینا، و دیارە کە خەڵک ڕژیم قەت نێتوانیوە بەری پێ بگرێت، ئیمساڵیش نێتوانی بەری پێ بگرێت، بەڵام بە پێچەوانەکەی ئەمساڵ هات بڵێ بەڵێ ئەوە تایمە پۆلیس هات و ئێتلاعیە داوانەکە بڵێ و بەس وریابن و ئەم کارە بکەن ئەو کارە مەکەن، جلیوا لەبەر بکەن جلیوا لەبەر مەکەن کە ئەپەڕن لەسەر ئاورەکەەوە، لە حاڵێکە هەمیشە مخالفی بۆ من 44 ساڵەدا ئێمە خۆ دەبیرمانەی تر یعنی بەو جۆرێ لە شۆڕشی ژینادا ڕوئەدا، دیارە هەم تاسیری مثبەتی هەبووە لەسەر شۆڕشی ژینا و پەرەپێدانی، هەم تاسیری وەرگرتووە، یعنی سیاسی تر بەڕێوە چووە، خەڵک شعاری دژی خامنەییان داوە و دژی ڕژیمیان داوە، ئاوەیە یان تایبەتی مەمەندیەکەی لە ئین ساڵ چ لە ناو ئێران چ لە سەطحی دنیادا هەرکوێ ئێرانیەک هەیە و کوردێک هەیەوانە بەو جۆرە بەڕێوە چووە. بەڵای زۆر سپاس هاوڕێ محەممەد. هاوڕێ محەممەد خۆشتان باستان کرد لە چوارشەممە سووری و مەراسمەکان، بەڕێوچوونی مەراسمەکانی چوارشەممە سووری لە هەلومەرجی سیاسی و ئابووری ئێراندا، ئێوەگەر بتانوێ هەڵسەنگاندنی بۆ بکەن چۆن دەڕوانن بەم بابەتاوە، هەڵسەنگاندنتان چییە؟ ئیشارەیەکی مختصرم من کرد کە لە ئێراندا کە بەداخەوە تاریخی ئێران هەم تارێخ هەمیشە لەلایەن ئەو کەسەوە ئەنووسێتەوە کە لە دەسەڵاتدایە و سەرکەوتووە لە مێژووە، تارێخ لەلایەن خەڵکی هەژار و چۆساوە قەت نەنووساوەتەوە تا ئێستێ، تازە خەریکە دەستی پێ کردووە بڕێک پرۆفسۆر و بڕێک زانا و مێژووزان لە جیهاندا تارێخیان لە ڕوانگەی خەڵکەوە دەست کردووە بە نووسین، هەیە بە ئینگلیسی هەیە سان پرۆفسۆر هاوارد زین یا کریس هارمەن کابرایکی ئینگلیسی حزبی پێکاری سوسیالیستی بریتانیا شەڵبەتە نەماوە ئێستا لە ژیاندا، ئەو مثڵ مێژووی جیهانی نووسیوە لە ڕوانگەی خەڵکەوە، یا هاوارد زین مێژووی ئامریکای نووسیوە لە ڕوانگەی خەڵکەوە. بەڵام بە هەر حاڵ بەڵام چونکو مێژوو هەمیشە لەلایەن شاکانەوە نووسراوە، ئەمانە ئەوان خۆت ئەبینی گۆشەگەلێک لە هەڵسوکەوتی خەڵک یان
یان بەشداری خەڵکیان نیشانداوە. مەسەلەن ئیشارەتم کرد بە چیرۆکی کاوای ئاسنگەر. کاوای ئاسنگەر هەر بینا بە شۆڵەکەی خۆی ئاسنگەرە ئیتر یانە لە کۆمدا بڵێ تۆ 800 ساڵ 900 ساڵ 2000 ساڵ 1000 ساڵ لەمەوبەر ئەوە تەنها بەشێک لە خەڵک بوون کە بە ئیسلاح سەرۆکاریان لەگەڵ چەشنێک لە سەنعەتدا بوو، یانە پێشڕەو بووە بۆ زەمانەی خۆی. اینجا بۆ ئەو چیرۆکەی ترکیسەوی من ناچێنە ناو چیرۆکەکەیەوە کە یەک لە کوڕەکانی لەدەست ئەدا و ئاشازداڵمەکەمە سەن کە بوویەتی اینجاوە چێتوە و ئەم مەسەلەیە. ئەمە لەگەڵ فەلسەفەی جمهوری ئیسلامیە بە هیچ شێوەیەک نایێتەوە، چون ئیسلام کە دێت عەرزم کرد ئائینی زەردەشت لە ناو ئەبات کە ئائینێک بووە مەزهەبێک بووە کە ئێرانیەکان ئەو کات زۆرتر لە هەموو ئائینیەکی تر لایەنگری و خۆمان ئێمە لە بیرمانە کە لەم 44 ساڵە ئەووەڵ ئەسەن هات سەنیاوتەمە هین شێتانگەلە بەو شێوەیە هینیان نەکرد. کەما اینکە ئاخرین قسەی ئاغای ئەحمەدی خاتەمی لە ئیمام جومەکان و عوزوی مەجلیسی خێبرەکان ئەڵێ کە زمانی جەهەنەم زمانی کوردی و بەلوچیە. یانێ بەوش یانێ ئەوانە وەکو کەسانێک کە ئائینی ئیسلام ئەپارێزن ئەخوندەکان قین و نەفرەتێکیان هەیە لە هەر شتێک، چونکو بە شێوەی ئیدۆلۆژیشە بۆیان، یانێ هەموو جیهان بەوەوە ئەوان تۆزێ هەستن چ خۆیان چ دژبەرەکانی خۆیان، کەواتە ڕقیانە لەم مەسەلەیە. بەڵام نەیانتوانی ئیتر هەروواکە نەیانتوانی مەسەلەی حیجاب 100% دابسەپێن بەسەر کۆمەلگادا و ئێستا ئەبینین کە لە سایە شۆڕشی ژیناوە لانی کەمەوە ئێستا 50% خەڵکی ئێران ژنانی ئێرانی حیجابیان فڕێدا و دێنە گشتیەکان ژێڕوو. بۆ ئەمیشە وایە نەیانتوانی بە تەواوەتی لە نێوی بەری پێ بگرن. اینجا حەولیان داوە لە چەند ساڵ لەمەوبەرەوە بە شێوەیەک لەژێر کۆنتڕۆڵی خۆیانە بەڕێوە بکەین کە نەبێ بە دژی. ئێستا ئیمساڵ ئەم مەسەلە بەڕاستی خەریکە ئەبێت بە دژی جمهوری ئیسلامی، چونکو خەڵک خۆیتر ئەوەندەیان لەبیرە 20 ساڵەی ڕابردویان لەبیرەیتر چیان کێشاوە لەدەست ئەم ڕژیمەوە، یانە هەرچی تەلاشیش ئەکات کۆماری ئیسلامی کە بەش کرد بە شێوەیەک فتێڵەکەی دابکێشی ئەم ئاورە کەمتر بکاتەوە. ئەمانە پێی ناکرێت و ئەڕوات یانێ کە ئەمە ئەم ئاوەرە کۆماری ئیسلامی پسووتێنێ و لای بە ڕۆژانی داهاتوو مەسەلەن ئاوری نەورۆزیش ئەبینینی تر و ژمارەی خەڵکیش ئەبینین کە چۆنیە. یانێ بەڕاستی حەولی دا مەسەڵەن ئیتر تۆ تەسەوەر بفەرموو بە پیسترین سیاسەت کە دەرمان خواردکردنی کچانی مەدرسەیی، یعنی گیریکی کردووە بە شۆڕشی ژیناوە لە شوێنی تراوەتومە وەکو ئێسقانێکە کە خواردوویەتی گیری کردووە لە گەڵوویە، نەپێی قوت دەدرێ ناتوانێت تفی بکاتەوە، نازانی چی بکات. عەلی شیمیایی عەلی حەسەن مەجید لەسەر چی ئەعدام کرا؟ لەسەر بۆمبارانی شیمیایی هەڵەبجە ئەعدام کرایتر لەگەڵ سەدام. ئەمیشە ئێستا عەلی شیمیایی ئێرانە، یعنی جەنایەتکارانەترین کردەوەی مێژوو کە تۆ بڕۆی منداڵێک کە خەریکە لەسەر کلاس دانیشتووە دەرسە خوێنێ ئەو جۆرە هینی بکەیت و اینجا خۆشیان ئەدەن لە کوچەی عەلی چەپ و کە هەنگار ئەوان ئاگادار نین. وەزارەتی ئێتڵاعات، پۆلیس، چوزانم وەزارەتی ئامۆزش و پەروەرش، وەزارەتی بێهداشت، مانە هەموو پاڵێ خەریکن دیزاین ئەمە چۆن بەری پێ بگرین کێ و کوربا بە زۆر سادەیە. هەر ئەو دایک و بابانە واکو لە ڕەشت تۆچی گازی فرمێسک ڕێژیان لێ ئەدەی ئەخۆیان هەڵێن ئەمە ئامادەین خۆمان حفاظەت بکەین لە مەدرسەکان. دوو سێ نەفەر نگابان دانین لە 2 ڕۆژا دەرەکەوێت کە کێ
دێنێت و ئەم بۆمبە جایسە درۆنە لەو بۆ هەواپەیما پسکۆلانە هەیە بێسەرنشین بەوانەوە دێندایەخەن منفەجرە بێت دەرەکەوێت ئێوانە کێن کە بە ئیسلاحینەکەن خودی ڕژیمە کە دروستێکاویسە ئەیفرۆشە بە رووسیا لە شەڕی ئۆکرایندا متوەجە عەرزم هەی کەواتە گیرێکی کردووە ئێستا چوارشەمە سووریش دێتە سەری ئێستا نەورۆزیش دێتە سەری یانە ئەمانە نەمادگەلێکن قەت ئەوڵەن لەگەڵ ئیسلامە تەبان نەبوون لە بەرامبەر یەکەوە بوون هەرچەند ناسیۆنالیزم هەوڵ ئەدات دیگرێتە خزمەتی خۆی بەڵام هیچ ئەوەیش نییە چونکو ئەمە عەرزم کرد ئاینێکە بۆ خەڵک ماناکەی ئازادیە بۆ خەڵک ماناکەی ئەوەیە لە دەستی شای زاڵم و خوێنڕێژ و مەسلەی زۆحات کە سپیدەی قلیان ئەو پێرێ فەقیرە ئازاد کراوە بۆ چەند سعات فۆرموتی خامنەیە زۆحات کە کێشینە ژێر خاک یعنی بە زۆحاکی زەمانەیدا ئەنێ تۆجارزم هەی خەڵک لە مەسلەی ئاوری نۆرۆز و ئاوری چوارشەمە سووری ئەوانە ئازادی ئەبین بۆ خەڵک ماناکەی ئەوەیە بۆ ئەوان یعنی ماناکەی شتێکی ترە ئیتر مەسەڵەن کوڕیشا ئەوێ بەما کەڵک لێ وەربگێ خۆی بێتە سەرکار لە حاڵێکدا بۆ خەڵک ئەوە نییە بۆ خەڵک ماناکەی تەواوی جیاوازە بۆ ئێمەش وەکو سۆسیالیست وەکو کەسانێکە لە هەرنگری خەڵکین ئەمانەوێ خەڵک خۆیان یعنی ئەبێ ئەم شتانە بە خەڵکی بڵێ کە ئەم پەدیدانە ئەو پەیامەکە عەرزم کردیتر بۆ ئێوە ماناکەی ئازادیە بەڵام دوژمنەکانتان دوژمنە چینایەتیەکانتان کە لە لایەکەوە کۆماری ئیسلامی بێ جمهوری ئیسلامی بێ کە 44 ساڵە بۆ شێوەیە کە خۆتان ئاگادارن کورتان لێکوژێ کشتان لێکوژێ خەڵکتان لێ دەرمان خوار دەکا ئیتر تۆ لاقل لە مێژووی 44 ساڵە خۆ جەنایەتەکانی دانە و دوان نییە تۆ لە زەرف مەساڵن دوو مانگە بڕی 5-6 هەزار کەس لە ڕۆڵەی خەڵک هەڵقاوێز بکەیت و ئادامیان بکەیت لە 1970 لە ساڵی 1961 هەر بەو شێوەیە اینجا بڕی هەرچی ڕوونات بیر و ئەوانە هەیە ئەو پەپڵهای زەنجیرەیی بەو ژێرە بیان ویت و بیان کوژی ئەمە جەفەر خوێندە و موختاری و ئەوە متوەجە یان خۆ جەنایەتی خۆ یەک و دوو نییە ئەم ڕژیمە و بەو شێوەیە خۆ ئەبێ ئێمە ئەو شتانەوە بیر خەڵک بکەینەوە ئەمانە دوژمنی ئازادین دوژمنی تێگەیشتن دوژمنی پێشکەوتنن دوژمنی هەر چەشنە کرایەکن کە خەڵک بەرچاوی خەڵک ڕوون بکاتەوە و خواست یادی ئەوەن کە خەڵک لە تاریکیا ڕابن یا شتێک هەیە بە ئینگلیزی پێوترێ مەشروم سندرۆم کاڵێ پیسایی پێ بدە بۆ قارچک کە وەختێ سەوز یەکەن لە شوێنی تاریکا ڕای بگرە قارچک بۆ جۆرە بە ئیسلاح سەوزە بێت بەو شێوەیە لە تاریکیە خەڵک ڕاگرتن و پیساییدانە دەرخواردیان یعنی ژیانێکی کولەمەرگی یعنی ژیانێکی خراپ ئەم ڕژیمە خوازیاریەوەی هەموو ڕژیمێکی بورژوایی و جان نەوعی پاشایەتیەکەی بگرە لە ئێرانەوە بووە نەوعی ئیسلامەکەشی کە ئێستا خەریکی نێمە ئەیبینی تەنها ئەبێ خەڵک خۆیان بەدەسەڵات بێن و تەنها ئەو کاتەیە کە ڕەنگی ئازادیە بینن و ماناکەشیان تەنها ڕۆژگەلێکە هەیە چەپیش دێنێ چ ڕۆژگەلێکی پێ زیادەکە بەم ڕۆژانە ڕۆژی ژنەی پێ زیادەکە ڕۆژی کرێکاری پێ زیادەکە متوەجە عەرزم هەی ڕۆژی یادگرتن لەو ڕەزمەندانەیەوە ئێستا ئەمڕۆ مەسەڵەن باسە کە مەسەڵەن 68 کەس ئینسانی فداکار کە هەموو ژیانیان لە خزمەت خەڵک داناوە ڕێزگرتن لە یادی ئەوانە لەو ژنە قارەمانانەوە هاتوون لە ڕێزی پێشمەرگەدا و گیانیان لە دەستداوە متوەجە عەرزم هەی ئەبێ ئابۆ جۆرە کە فەرهەنگێکی پێشڕۆ و فەرهەنگێکی شت بێنین و یانێ ئەوە یەک بگرێتەوە لەگەڵ ئەو فەرهەنگە گشتیەکە لە چوارشەممە سووری و لە نەورۆز و ئەو بۆنانە ئێستا خەڵک بە وەسیعی بەڕێوەی ئەبە بەڵێ هاوڕێ محەممەد زۆر سپاس چەند پرسیارم ماوە کاتی بەرنامەکەیشمان تقریبەن دەزێقێکمان ماوە بۆیە پرسیارەکانم
لەوەی خۆشەویست دەکەم یەکێک لە پرسیارەکان ئەوەیە کە هەروە خۆشتان لە زۆربەی قسەکانتانە باسی چوارشەمە سووری و ئەو شتانەتان کرد ئەمانە دەتوانێت چه کاریگەریەکی لەسەر تێکۆشەرانی دەرەوەی وڵات بێ ئەم مەراسمی چوارشەمە سووری وترانی ئەو دروشمانە دژ بە حکوومەتی جمهوری ئیسلامی و هەموو ئەو مەراسمانەی کە لەم چەند ڕۆژە بەڕێوەچوە دەتوانێت چه کاریگەریەکی لەسەر تێکۆشەرانی دەرەوەی وڵات بێت پێم وایە ئیشارەتم کرد بەوەی کە چونکو ئەمە شتێکە هەر کەسێک کە ئێرانی بێت هەر کەسێک کە کورد بێت یانێ لە فەلاتی ئێرانە ژیابێ بەڕێوەیە بە ئەم شتانە چوارشەمە سووری وەختێ بەو جۆرەیە لە جەرگەی شۆڕشێکی چارزم کرد بەڕێواچێ ئەوڵەن دڵگەرمیەک نیشان ئەدا ئێمە بەیەکەوە نزیک ئەکاتەوە و بارە سیاسیەکەی هەروەها کە عەرزم کرد جەریانەکانی تر هەوڵ ئەدەن کەڵکی خۆیانی لێ وەربگرن شۆڕژگێرانی شەبێ کەڵکی خۆیانی لێ وەربگرن زۆرتر خۆیانی پێ ڕێک بخەن بۆ گەیشتن بە ئازادی بۆ گەیشتن بەوە کە بە شێوەی سەربەخۆ خەڵک خۆیان ڕێک بخەن ئەو شتەی کە ڕازەکەیە ئەو جوملەیە خەڵک بە شێوەی سەربەخۆ خۆیان ڕێک بخەن لە شوراکانیاندا لە کۆبوونەوەکانیاندا لە ئەنجومەنی گەڕەک و چوزانم لە ناو ئێدارەکانیاندا شوێنی کاریاندا لەو شوێنانە بێ خەڵک بە شێوەی سەربەخۆ خۆیان ڕێک بخەن ئەگەر نایانەوێ یەک جاری تر لە تەزادی نێوان ناسیۆنالیزم و ئیسلامدا جارێکی تر کڵاو بچێتە سەریان ئەمەیە پەیامێکە لە چ لە دروشمەکانە بە ئیسلاح ئەدرێ چ بەهەرحاڵ لەم بۆنا کە هەموو خەڵک لە هەر شارێک کە تۆ بڵێ ئێرانی تیابوو بێ لە ئامریکا لە ئینگلیس لە ئاڵمان لە کەنەدا لە شوێنی جۆراوجۆ لە ئیسپانیا هەرکوێ ئێرانی لێیە لەوێ گیراوە ئەم شتە هەر کەسێ پێکراوە لە ئیچ نەبووە بەشداری کردووە بە خۆی و منداڵ و ئەوانەیەوە و هەست بە یەکبوون ئەکەن ئەم یەکبوونە بۆ ئەوەی کە بە دژی خۆی نەگەڕێتەوە ئەبێ ڕازەکەی ئەوەیە کە بێ سەربەخۆ خۆمان ڕێک بخەین خۆمان ئەبێ خۆمان ڕێک بخەین نەک ناسیۆنالیزم بێت بە هێندێک قسەی درۆینەوە ڕێکمان بخات بۆ بەرژەوەندی خۆی نەک ئیسلام یا هەر فەلسەفێکی تر بەڵێ زۆر سپاس هاوڕێ محەممەد هاوڕێ محەممەد گرنگی ئەم ئاکسیۆنانەوە بەرەو بۆ ئەوەی کە بەرەو پێشبردننی شۆڕشی ژن ژیان ئازادی لە چیدایە چه گرنگیەکی هەیە ئەم ئاکسیۆنانە ئەنجام بدرێت لە دەرەوەی وڵات نیشان ئەدات کە ئەوڵەن شۆڕشی ژینا نەشکاوە تاکتیکەکانی گۆڕیوە بەڵام هەر درێژەی هەیە وەختێکە ئەم ئاکسیۆنانە بەڕێوە ئەچێت دوژمنی پێ ناشاد ئەبێت خەڵکی پێشاد ئەبێت خەڵک ئینجا ورە ئەگرن بەوە لە هەر کوێ تۆ ئەبینی خۆپیشاندانێک هەیە چ لە ناو ئێران بێت چ لە دەرەوە بێت چ هەر کوێک بێ باقی ئەو ئێرانیانە ئەو کەسانە واکو لایەنگری ئازادی و پێشکەوتنن و لایەنگری شۆڕشی ژنژیان ئازادین پێشاد ئەبن یعنی هەستەکەن خۆیان لەوێدان لەو تەزاهرات و خۆپیشاندانەدان کەواتە تەسیرەکەی مثبەتە لەسەر هەمووان لەسەر ڕۆحیەی هەمووان و تەسیرێکی شکەنەندە هەیە لەسەر ڕۆحیەی دوژمنەکانی ئێمە لە دەرەجەی یەکەمدا جمهوری ئیسلامی کە ناتوانێ عەرزم کرد بە هیچ شێوەیەک بەری پێ بگرێ گیری کردووە بەدەستیەوە ئیتر لە هەر چەشنە سەر کوتێک کەڵکی وەرگرتووەکە ئیتر خراپتر ئایا نمونەیەک خراپتر هەیە لە ژەهر خواردکردن و مەسمومکردنی منداڵان کچان بۆ ئەوەی کە بەشک و هیچ دیسانەوە لە مەدرسە دەربێنەوە بیان نێرێتەوە کونجی ئاشپەزخانە ئیتر لەوە جەنایەتێکی گەورەتر هەیە لە قەرنی 21ەمە بەڵام با ئەوسفە پێ ناکرێت بەری پێ ناگیرێ کەواتە ئێمە پێشا دەکا ئێمە پێ زۆرتری ڕێک ئەخات یەک ئەخات اتحاد و یەکگرتوویمان زۆرتر ئەکات هی دوژمن بە پێچەوانە لاوازتر ئەکات پراکەندەتریان ئەکات مەیۆستریان ئەکات زۆرتر خەڵکیان لێ ئەتاکێنێتەوە زۆرتر هێزە سەرکوتگەرەکان دەستلا بن چەکەکانیان داخەن یان بەرەو ئەو کەسانە کە سەرکوتگەرن ئەیگێڕنەوە و شۆڕش پێش ئەبات و دژە شۆڕش لە نێو ئەبات بە کورتی بەڵای زۆر سپاس هاوڕێ محەممەد هاوڕێ محەممەد وەکو دوایین پرسیار
خۆشتان لە بەشێ لە قسەکانتانە هەر لە پرسیار یەکما جوابتان داوە وتان لە چەند ساڵی ڕابردوودا نەورۆز و چوارشەمە سووریەکان ڕەنگ و بۆیەکی تریان درۆلە و وەکو جاران نەماوە. ئەگەر بمان هەوێ جیاوازیەکانی ئەمساڵ لەگەڵ ساڵانی تر باسکەین چ لە کوردستان چ لە ئێران ئێوە چۆن دەیبینن ئەو جیاوازیانە؟ بە نەزەری من سیاسی ترە، بە نەزەری من لە فەزایەکی مرتەهەبا بەڕێوە ئەچێت کە خەڵک لە دڵڕاوکێدان ئایا ئەتوانن بەسەر ئەم زاڵمی زەمانەدا بەسەر خامنەییدا بەسەر جمهوری ئیسلامیدا زاڵ ببنیانە، ئایا ئەتوانن خۆیان یەک بخەن و دەسەڵات بەدەستی خۆیانەوە بگرن و لە پەیوەند لەگەڵ ئەم پرسیاران لە ناو دڵی هەر نەفرێکدا کە لە جەژنی نۆرۆزە کە ئیتر ئێستا پێگەیشتوین بەشداری ئەکات ئەو جۆرە پرسیارانەی لە دڵدایە. ئایا ئەمە ئەتوانێ بە شێوەیەک یەکمان بخات کە بتوانین دیسان هێزی ملیۆنی بهێنینەوە شەقام و بتوانین هێزی سەرکوتگەر ڕۆحیە هێزی سەرکوتگەری پێبشکێنین لە ئاوا فەزایەکدا ئێستا جەژنی نەورۆز مەسەلەن ئەیەوێ بەڕێوە بچێت. و دیارە من داواکەم شخصەن هەرچەند من یەک نەفەرم ئێمە هەر هێزی پێشڕۆ هێزی سۆسیالیست ئێمە داواکەین کە خەڵک بە بەرینی بە وەسیعی بەشداری بکەن چونکو ئەمە ورەی دوژمنانمان ئەشکێنێ ورەی هێزەکانی خۆمان بەرزتر ئەکاتەوە و بە کەڵک وەرگرتن لە نۆرۆز لە ئاوری نۆرۆز لە بەشداری لەو مەراسمی نۆرۆزدا هێزی زۆرتر یەکتر بناسین لەگەڵ یەکتر ئاشنا ببین تەرخ دابڕێژین کە چۆن درێژە بە کارەکانمان بدەین بۆ شۆڕشی بۆ درێژەی شۆڕشی ژنجیان ئازادی و تا بتوانین بە سەرنجامی نهایی خۆی بگەیەنین کە سەرکەوتنە بەسەر دژمنی گەورەی خەڵکی ئێراندا کە جمهوری ئیسلامی بێت و هەروەهاکە لە هینەکانی خۆمان بپارێزین بەوە ئەو خواستی خۆمان داخوازەکانی خۆمان کە لە دەرەجەی یەکەمان ڕێکخستنی خۆمانە و خواستەکانمان کە چیمان ئەوێ منزورمان چیە ئێمە لە ئازادی لە دموکراسی لەوانە مەبەستمان چی ئەوانەی پێ بپارێزین و وەکو مریش ئەڵێ تا خۆم خۆڵمەکەم بەسەر خۆما کەس بەسەرماناکە ئێمەش بەس خۆمان ئەتوانین خۆمان نەجات دەین کەواتە وەختێک بەشداریش ئەەکەین لە ئاوری نەورۆزدا مەسەلەن ئەبێ هەڵ بدەین نەفەری تازەتر بناسین ببین بە ڕەفێق بزانین هاوگەڕەکەکانمان هاوکارەکانمان فلان و درێژە بدەین بە ڕابتەکەمان درێژە بدەین بۆ پێشخستنی یەک هەنگاو زۆرتر پێشخستنی شۆڕشی ژنجیان ئازادی بۆ نەهێشتنی کۆماری ئیسلامی بە ئومێدی و ڕۆژە. بەڵێ بە ئومێدی و ڕۆژە و زۆر سپاس دەکەم هاوڕێ محەممەد کە بەشدار بووی ئەگەر قسێکتان ماوە کە پێتان وایە لە بیرتان چوە یان پێتان خۆشە پەیامێک بدەن دەتوانن لە ئاخرەوە فەرموو. من فقط ئەڵێم نۆرۆزتان پیرۆز بێت لە خەڵکی کوردستان و لە خەڵکی هەموو ئێران دیارە لە هەموو کرێکار و زەحمەتکێش لە هەموو ژنانی خەواتکارە هەموو ژنانی زەحمەتکێش نۆرۆزتان لێ پیرۆز بێت و ئومێدوارم بتوانین خوێنی ڕژاوی هەموو ڕۆڵەکانمان لە 44 ساڵێ ڕابردوو و بە تایبەت لە شۆڕشی ژنجیان ئازادی نەهێڵین بە فێڕۆ بچێت و ئەم شۆڕشە درێژە بدەین تاکو سەرنگونی و نەهێشتنی جمهوری ئیسلامی. زۆر سپاس نەورۆز ئێوەش پیرۆز بێ هەر لە ئێستاوە زۆر سپاس کە بەشدار بوویت و ماندوو نەبیت. جارێکی تر سپاس بۆ هاوڕێ محەممەدی ڕەحیمی چالاکی سیاسی و هەروەها کادری لە مێژینەی جونبشی کۆمۆنیستی کە بەشدار بوو لە بەرنامەی ڕاستەوخۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بەڵێ خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. هیوادارم کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ هەتا بەرنامێکی تر و بەرنامەیەکی ڕاستەوخۆی تر ماڵاوە. شهيدي كردستانا شهيدي كردستانا براي من خوامانا شهيدي كردستانا براي شهدي بسيني توبا لا مغرب روما 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 شهدي بسيني توبا كردستاني شهيدي
لە شەش مانگەی شۆرشیژی ناوە و لە ساڵیادی کارەساتی کیمیا بارانی هەڵەبجەی شەهیدەوە یادی هەموو قوربانیانی کارەساتی کیمیا بارانی هەڵەبجە و یادی شەهیدانی دوێنێ و ئەمڕۆی ڕێگای ئازادی و یەکسانی بەرز ڕادەگرین. سڵاو دەنێرین لێرەوە بۆ گیانی پاچی شەهیدانمان و سڵاو دەنێرین بۆ بنەماڵای سەربەرزی شەهیدانمان. لێرەوە بەڵێنیان لەگەڵ نوێ دەکەینەوە کە بنەماڵەی شەهیدانمان بەجێ ناهێڵین و لەگەڵیان دەبین و تۆڵەی شەهیدان بە ئینقلابی شۆرشی چەوساوەکان دەستێنینەوە. لێرەوە لە مەهابادەوە لە سەنگەری خۆراگریەوە لە شاری ڕاپەڕین و هەڵمەتەوە سڵاو دەنێرین بۆ هاوڕێیانی خۆراگری دەربەنمان، بۆ هاوڕێ سپێدە قولیان، بۆ سپێدە رەشنۆ، بۆ ئیسماعیل بەخشی، بۆ عوسمان ئیسماعیلی و هەموو هاوڕێیانی دەربەنمان و بەڵێنیان پێدەدەین بە یەکگرتووی و بە ئیرادەی پۆڵاوینمان دەرگای زیندانەکانی کۆماری پەت و سێدارە دەشێننی و هەموو هاوڕێیانمان ڕزگار دەکەین و گەلەکەشمان ڕزگار دەکەین. لێرەوە سڵاو دەنێرین بۆ گەلانی چەوساوە و خۆراگری ئێران، بۆ گەلی کورد، بۆ گەلی بەلوچ، بۆ گەلی لوڕ، بۆ گەلی تورک، بۆ گەلی گیلک، بۆ گەلی مازنی و هەموو گەلانی دیکەی ئێران. لێرەوە پەیامی یەکگرتوویمان ئاراستەی هەموو گەلانی ئێران دەکەین و دەیڵێینەوە تەنیا بە ڕەمزی یەکگرتووی دەتوانین لەو شۆرشەدا سەرکەوین و کۆشکی زۆرداور و سەرمایەداری تێک بڕوخێنین. هەربژین لێرەوە جارێکی دیکە دەیڵێینەوە ڕێبەراونی ئەم شۆرشە، ڕزگاری دەرانی ئەم گەلە لە دەرەوەی وڵاتە نین، نە لە بێرلینن، نە لە پاریس، نە لە کالیفۆرنیا، نە لە تریبونەکانی میلیۆنی فاشیست. ڕێبەراونی ئەو شۆرشە کچان و کوڕانی فیداکار و بوێریە وڵاتن. ڕێبەرانی ئەم شۆرشە چینی کرێکاوری زەحمەت چێش و بەهێزن کە هەموو بە یەکگرتوویەوە بە ئیرادەی بەهێزیانەوە دەبنە مستێکی پۆڵاوین و سەری سەرکوتکەرپان دەکەنەوە. بژین بۆ خۆراگریتان